فەیلسوفی یۆنانی سوکرات دەڵێت حکمەتی ڕاستەقینە بۆ هەر یەکێک لە ئێمە لەو کاتەدایە کاتێ تێدەگەیت کە چەند لە ژیان و لە خۆمان و لە جیهانی دەور و بەرمان تێدەگەین. لە واشنگتن دیسیەوە ستافی سڵاوی زایەڵەی داهێناتان لێبێت. لە ساڵی 1982 ڕووی لە تاراوگە کردووە. هەر لە سەرەتای گەنجێتیەوە سەرقاڵی خوێندنەوەی فەلسەفە و شێعر و کاری فۆتۆگرافەری بووە. بڕوانامەی بەکەلۆرۆسی لە فیزیادا تەواو کردووە. دکتۆر ڕێبوار فەتاح سەرسام بووە بە شێعر و فۆتۆگرافەری و فەلسەفە و هونەر بەگشتی. لە 20 ساڵی ڕابردوودا وەک شارەزایەک لە ناوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا کار دەکات. دکتۆراکەی لەسەر ڕووناکی و عەدەسە بووە. دکتۆر ڕێبوار فەتاح نزیکەی 2 دەیە خەریکی دیزاینکردنی عەدەسە و مایکرۆ عەدەسە و سیستیماتیزەکردنی ڕوانگە و بینایی بووە. ئەم پاشخانە بەهێزە لە تێگەیشتن لە تەکنۆلۆژیای کامێرە و سروشتی ڕووناکی هەردووکیان پێکەوە پێویستی هونەری فۆتۆگرافی لە خەیاڵیدا دەنەخشێنێت. ئێستاش دکتۆر ڕێبوار لە زایاڵی داهێنانەوە میوانتانە. ئەم کاتت باش کاک دکتۆر. ئەموو کاتێک تەماش. زۆر سپاس دەکەم. هەڵبەت دکتۆر ڕێبوار ماوەیەک لەمەوبەر پیشانگایەکی زۆر جوانتان کردەوە. زۆر خۆشحاڵم هەنە ڤیدیۆکانم بینی پیشانگایەکی فۆتۆگرافەری. لە ئێستاشە پیشانگایەکی گەورەتان کردوێتەوە لەگەڵ کۆمەڵی فۆتۆگرافەر و بە هەڵەیان نەچوو بم هونەرمەندی شێوەکاریش لە لەندەن. پێمان خۆشە ئەم هەنگاوی ئێستامان بۆ باسکەن چۆن توانیتان هەمووتان پێکەوە کۆبنەوە لە پرۆژێکی ئاواناوەزەدا. ینی حەزەکەم کە بەڕاستی کرێدتێکی زۆر بم بە هونەرمەندی هاوڕێم کاک مەریوان جەلال بەڕاستی ماستەرمایند و ڕێخەری هەردوو پێشەنگاکە خۆی بووە. لە سەرکەوتنی پێشانگای یەکەممان هانی داین بۆی کە بتوانین لە جێیەکی جوانتر پێشەنگایەکی دیکە و فراوانتر بکەینەوە. کاک مەریوان توانی ئەو کارە بکات. لەم پێشانگایەدا 4 فۆتۆگرافەرین، من و کاک سەرنگ حارس و سامان مامە خەلانی و دەروون قەراخی. کاک مەریوان خۆی بە مۆزاییک بەشداری کردووە. زۆر کاری زۆر جوانی هەیە. دیارە ڕۆژی کردنەوەی پێشەنگاکە بە فەرمی سبەینەیە لە سەعات 6:30 بە کاتی لەندەن. دیارە خۆی پێشەنگاکە لە ڕۆژی دووشەمەوە کراوەتە، لە ڕۆژی سێشەمەوە کراوەتەوە، بەڵام ڕۆژی کردنەوەی فەرمی سبەینەیە. ئیتر بەڕاستی ئەمە کاری شێوەکاری تایە. دیارە بڵین وێنەی کێشراوە فۆتۆگرافە لەگەڵ سیرامێکی کاک مەریوان جەلال خۆوە. زۆر جوانە لە کنیسەیەکە لە بڵین ڕۆژ ئاوای سێنتەری لەندەن. بەڵێ هەڵبەت هەر لێرەوە سڵامان هەیە بۆ کاک مەریوان بۆ ئیشکردن بەڕاستی بۆ پرۆژە جوانانە. هەڵبەت لە هەندێک لەو ڤیدیوانەی کە بۆیان ناردەم برادەران بە حەقەت ئەبینم کە بینەران یان میوانەکان زۆربیان بەریتانین ینی وڵاتەکانی دیکەن زۆر بە خۆشحاڵیەوە و بە تامەزرۆییەوە لە پیشانگەکەی پێشووتانە کە پێکەوە کردبووتانەوە بە هاوبەشی ئامادەبوونێکی جوانیان هەبوو هاوکات ڕاوبۆچوونی زۆر جیاواز و ڕاوبۆچوونی زۆر دڵخۆش بوون بەو پیشانگایی ئێوە. هەڵبەت گرنگە توانیتانە کۆنێکشنێکی لەو جۆرە دروستکەن، پەیوەندێکی لەو جۆرە دروستکەن لەگەڵ بینەرانی بەریتانیا و وڵاتانی دیکەیە. بڵێ ینی بەڕاستی بیرۆکەی بنەچەی پێشنگاکە هی من بوو نزیکەی 2 ساڵ لەمەوە پێش لەگەڵ کاک مەریوان لە پێشەنگایەکی دیکەدا باسماکە. من لەو پێشەنگایەدا بە وەرگێڕانی شێعر بەشدار بووم لە پلیمەثی بەریتانیا کرایەوە لە کاتیدراڵێکی زۆر جوانە. ئیدی وردە کارمان لەسەر کرد
پێشەنگەکە سەرنجڕاکێشە چونکە چوار کوردن لە باگراوندێکی وەکو یەکەوە هاتوون و هەمان زمانیش دەدوێن بەڵام ئەوە یەکی خستون ڕەنگە یان فۆتۆگرافە ئەوە زۆر سەرنجڕاکێش بوو لە لای بڵین میوانی ئەوروپی سەرباری ئەوەش کە ئێمە لەیەکەوە نزیکین و لە باگراوندێکی وەکو یەکەوە هاتین و سیانیشمان بەلانی کەمەوە لە لەندەنەژی کەچی دیدمان بۆ ژیان زۆر جیاوازە وەکو لە وێنەکان نابینی کە ئێستا پیشانی بڵێ کاک ڕێبوار هەڵبەت کە سێری وێنە فۆتۆگرافەرەکانی تۆم کرد هەمیشە ینی جیاوازێکی گەورە جیاوازێکی قوڵ لە ئیشەکانتا هەیە بەچی بەوەی کە هەمیشە لە دەرەوەی چوارچێەوە و سنوورەکانەوە فۆتۆ ئەگریت وەک چاوێکی دیکە لە دەرەوەی زەمن چاوێکی دیکە لە دەرەوەی چوارچێەوە و سنوور ئەو سنوورەی کە فۆتۆ دایئەنێت ئەم شێوازی ئیشکردە چوونە ناو ژیانی مرۆڤەوە لە ژینگەیەکی جیاواز و لە شارە بە تایبەتی ئیشکردە لە شارە ژیانی شارستانی تاکە کەسێک بەڵام بەچی بەو شێوە کراوەی کە ئیشی تیاکەی ئەمە شێوازێکی زۆر گرنگ بوو پێم خۆشە باسیکەی بۆ دەنگ ئەمریکا ڕاستە بەڕاستی من ئەتوانم لۆمەی ئەوە بکەم کە من بڵین هونەرم نەخوێنوە خۆم فێری هونەر کردووە وەکو جەنابیشتان فەرمووتان بەڕاستی باگراوندم لە فیزیادا بە تایبەتیش لە ڕووناچی و لە لێنزە هاوکارم بووە لەوا کە بزانم چۆن وەکو بە ئینگلیزی پێڵێن ڕووناچی مۆنوپل بکەم یا ڕووناچی یاری بە ڕووناچی بکەم ئەوە زۆر هاوکارم بووە لەبەرەوەی کە بڵین بڕوانامەیەکم نییە لە هونەرا بێت تۆزێک بڵێ یاخیەکەم لەوە هاتووە کە ڕەنگە کەسێک کە هونەری خوێن بێت خۆی لە قاڵبێکە ببینێتەوە یان کۆمەڵێک ڕێسا ئازانێ دەیەوێت بەو ڕێسایانە وێنە بگرێ من لە دەری ئەو ڕێسایانە وێنە دەگرم ئەوەش بۆی کە جێی سەرنج بێت دیارە ئەو شێوازەی منیش هەموو کەسێکیش حەزی پێ ناکات بۆ نمونە لەیانەی هونەری خۆما کە ئەندامم هەندێک لە دادوەرە هونەرەکان سەریان لی دەرناچێ هەست ئەیهێن و ئەیبەن و هەندێکیانەڵەیە باهەڵی گرین بۆ دوایی بەو جۆرە بەڵام ئەوە ڕاستە لایەنێکی دیکەشی هەیە من وێنەکانم وێنەی مرۆڤن ئەگەر خۆشەویستێکی زۆر قوڵە بۆ مرۆڤ نەبێ بە هەموو جیاوازیەکەەوە بە جیاوازی باگراوندەوە زمانەوە نەتەوەەوە ڕەنگەوە تا دوایی بەڕاستی ناتوانانی لەو زۆرە ڕسمانە بگریت بە بۆچوونی من یەکەم هەنگاو بۆ ئەوی ببیت بە وێنەگرێکی چاک ئەبێ خەڵکە خۆش بوێت سپاست دەکەین بۆ کاتەی پێت بەخشین بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژین من سپاسیەوەکەم زۆر سپاس نووسەر و دیزاینەری ئەمریکایی ئیدیس وارتن دەڵێت دوو ڕێگا هەیە بۆ بڵاوکردنەوەی ڕووناکی یان ئەوە تا ببە بە مۆم یان ئەوە تا ببە بۆ ئاوێنەی کە ڕووناکی پەخش دەکاتەوە تا زایاڵێکی دیکە و خەم و داهێنانێکی دیکەی جیهان ماڵەوە.